و بەردەوامش بەڕاستی منە نزیکەوە ئاگادارین کە بە درێژایی مانگەکان ئەوان لە هەوڵی بەخشین و کاری خێرخوازیان بەڵام هەوڵەکانیان لە مانگی ڕەمەزانە زیاتر سەر کردوێتەوە چەندین کاریان کردووە بەڕاستی جا ئەمڕۆ بە خۆشحاڵە و کاک عەلی لێرە میوانە کاک عەلی خۆی لێ پرسراوی دەستگای خێرخوازی کرد و کاک عەلی بەخێر بێت وە ماندوو هەستەکەم ڕۆژداگیر ساوی والله لەش ساغ بێ ئەبێ مانوو بین بەڕاستی ئەو کارانەی کە دەستمان پێکرۆیان ئێساتیایەتەن تەبان ماندوو بوونێوێ بەڕاست جا گلەیشمان زۆر دێتە سەر بە حزوری من ئاگام لێ بوو بەڕاستی کە گلەیان نەکردی کاک عەلی جاگلێش لە دۆستەکە من هاوژینم گلەیم لێکا بەڕاستی کاک عەلی تۆزێک باسی پلان و پرۆژانەمان بوو بکە بە تایبەتی کە لە مانگی ڕەمەزاندا وەکو دەستگای خێرخوازی کەرکووک ئەنجامتاندا و بە ئەنجامی دەگەێنن لە درێژەی ڕۆژە ماوەکان لە مانگی ڕەمەزاندا. دووبارە سپاس بۆیەوە سپاس بۆ میوانداریە دیارە ئێمە ساڵانێکە سەرقاڵین لەگەڵ ئەو پۆلە گەنجایە بەڕاستی لە دەستگای خێرخوازی کەرکووک و لە پشتی ئەمانێشەوە کۆمەڵێک ئینسانی جوان و باشەیە بەڕاستی ئەتوانم من هەمیشاڵم ئەوانە ئەبێ نزایان بۆ بکەین نمونەیان زۆر بێچکە ئەم کارانە یان ئەم پرۆسە یارمەتیدان و ئەوانە لە کۆمەڵگایەکی وەکو عێراقایان ناوچەکە بەگشتی لەبەرەوەی هەژاریتیایە ڕۆژ بەڕۆژ بەرەو ئەوواڕوە بۆیە حاڵەتەکانە بینی تۆ ناتوانانی بۆسی بەڕاستی ئەبێ هەنگاوی بۆ بنەی نەخۆشێکە بینی تۆ ناتوانانی تۆ تەندروستیەکی باشتەیە ناکرێت کەسێکە بینی پێویستی بە یارمەتیدانە تۆ دەستەوەسان بۆسی و شتێکی بۆ نەکەی بەشێک لەو کارانە ئێمە کردومانە حتمما بابەتی نەخۆش و نەبوون وها خاوەن پێداویستی تایبەت و ینی خەڵکێکە بینی سڕاع لەگەڵ مردنەکە باشە مردن و ژیانەکە تۆ ناتوانانی مەسەرەن شتێکی بۆ نەکەی ئەمەش وای کردوێ سەر جگە لە ئێمەش کۆمەڵی خەڵک لە پشتی ئێمەوە بەڕاستی چکە ئەمانی کە ئێمە تەنها گیان نەکە لەسەر ئێمەیە بەڕاستی خەڵکی جوان و باش پێم زۆر باشەکانی بەدرێ ئەم مانگی ڕەمەزانە ئەگە تۆزێ بابەتەکان شڕکەینەوە ئێوە لە مانگی ڕەمەزان چیتان کردووە و خەریکی چین بەڕاستی ئێستا سپاس بۆخوا سبەی ینی ئەڵەی ماندووی بەشێکی تەلەفۆناتەکان منمانەوەکە دەبێ ئەم شەو نزیک 200 تەلەفۆن بکەم باشە بۆ 200 خێزان سبەی 200 تەلەفۆنەکەی بۆ 200 خێزان کە بێنە دەستگای خێرخوازی کرد ئامانەتەکانی هەوڵگەری شتان بۆیان دانا ئەو شتانی کە دادناوە چییە بۆیان سبەی سەبەتەی خۆراکیە بۆ جەژن دوا وەجبەمانە ئێمە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە ئەمە چوارم وەجبەی خۆراکەدا باشەکەین من باسی مادیەک ناکەم بەڕاستی چکە ئێمە کۆمەڵی خێزانمان لابوو ئەمە سپاسی بکەم گەنجێکی جوانی ئەم شارەیە کە حەز ناکە ناوێنی ینی لە شەوێکە نزیک 7 ملیۆن دیناری بەخشیوە لە یەک شەوێکە 7 ملیۆنی داوەتە ئێوە بۆ ئەوی بدەنە خەڵک نەخۆش هەیە تقریبا 7 بۆ 8 ملیۆنی وەرگرت بۆ چارەسەری بۆ نەشتەرگەری بۆ بابەتی ئەوانە ئەوجا یەکێک لە کارەکان ئەوەیە پارەی دابشکردنی پارەی زەکاتە چکە پارەی زەکات دەبێت بە پارە بدرێتە دەست ئێوە پارە کەسێک هاتووە پارەی زەکات بداتە ئێوە وڵی بۆی ینی سەریح بم لەگەڵتا ئێمە ئەو پەڕی هەوڵە دەین ناوت بەمێ مەسەرەن تۆ ێسا ئەڵی پارەمێ ئەڵم کاکە ئەمە دەناوە دەنەخۆش ئەتوانی بڕۆی خۆت ئێمە سەردانیەکەین بەڕاستی ئەمەوە سوپاسی ئەو هەموو گەنجە خۆبەخشەی دەستگای خێرخوازی کەرکووک بکەم سپاس بۆ ئێوە کە هەن ئەوان لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بەڕاستی زۆرمانە بوون بە دەست نیشانکردنی ئەو ماڵانەی کە شایستە یارمەتیدانن ئەمە بۆ من هەم کارەکەی ئەوەی سەرشانی منی ئاسان کرد ینی لە ڕابردووە ڕەنگە ئێمە یارمەتی خەڵکمان دابێ بەڵام ئەو لێکۆڵینەوەی ئەم ساڵ کردومانە ساڵانی ڕابردوو نەمان کرد بێ ئەم ساڵ ئیشێکی زۆر جوان و باشمان کرد بە هاوکاری و گەنجانە بەڕاستی توانیمان کۆمەڵێک خەڵک بەلاوە بخێنەوانی کە بەڕاستی نەکشایستێنین بەڵام خەڵکێکەیە خواری ئەوانە ینی ژیانی لەوان خراپترە ئێمە لە نێوان ئەوەیە ئێسا بەڕاستی ئەوەی کە زۆر خراپە یارمەتی ئەوانە هاتێک زۆر باشە کاک عەلی یەک پرسیار بکەم بەڕاستی دایمە لای من جێی پرسیارە دایمە لای من جێی پرسیارە ڕەنگە تۆزێکیش ناشایستە بێ پرسیارەکەم ئایا بەڕاستی لەبەر هەستی بەزەی پێداهاتنە و یارمەتی ئەو خێزانان دەدەن یاخود لەبەرەوەی بەڕاستی شایستن و
پێویستیان ببەخشینە ئاخر ماوەڵەکردن لەگەڵ ئەمە دوو هەستە زۆر جیاوازی هەیە بەڕاستی. ئەزانی بابەتی یارمەتیدان ینی نایشارمەوە لەم ئێساش باسم کرد لەم کۆمەڵگایە خەڵکێکە ژیانی زۆر خراپ. باوەڕم پێ بکە ئەم بەیانی ئافرەت تەلەفۆنی کردو ئەڵێ سوێنەخوا ئەڵێ پار ڕەمەزان ئێمە خواردنمان خواردووە ینی گۆشتمان خواردووە. من ئەمانە ناکەمە پێوە بەڕاستی خەڵکێکەکەی هەر ڕەنگە نەتوانێت خواردنانە بخۆ. بەڵام دیوەکەی تری چییە؟ دیوەکەی وێ کۆمەڵی خەڵکەن بەڕاستی پێویستیان بە یارمەتیە. ینی باسی خانووت بۆ بکەم ئێمە خانوومان داوەتە خێزانێک نە کوڕ هەیە نە باوکەیە نەموچە هەیە ئەمە کێیشی بۆ بکە کێ بیژێنێ کێ یارمەتی بدە؟ مەسەلەن دراوسەیە جارێ دوان سیان چوار ئەوجا پیاوێکی جوانی ئەم شارە خانووی پێداوە لەبان خانۆکەش و موچێکی بۆ بڕیوەوە ئەمەتر پێویستی بە کەس نابێ. دوو بەڕاستی خەڵک هەیە زۆر خراپن لە کەس شەوە دیار ینی خەڵکەیە لەم شارەکە علی تۆ بینیوێتت کە بەڕاستی لەم ڕۆمەزانە پارەیەوەینەوە بێ گۆشت بکڕێ؟ ساز من خەڵکەی لەم شارەیە 3000 نەبوو بچێ یەک مەڵحەمێ بکڕێ. خێزانێکی کاملش بوون والله خەڵکە بووە بە خێزانی باوکەکە خاوەن پێداویستی تایبەت بووە هاتوونەتە بەر دەرگای ئێمە ئەوە بۆ هی ناڵم من خزمەتکاریەوە خەڵکە بەداخەوە پیاوە شۆفاتی کرد ئەو پیاوە کێشەی نییە بوو ینی فەحسیان کرده بوو نەیانەتوانی بچنە شوێنەکە مەسەلەن فەحسەکە بێنەوە پارەکەی بدە. ئەوە من نەمداوە ینی پێ گەنجێکی خۆتاسایی تەلەفۆنم بۆ کرد ئەوانەی گرتۆتە ئەستۆ عیلاجوانی مەبەسم چییە؟ خەڵکەی ژیانی زۆر خراپە. خەڵکەیە لە ماڵەکە دوو توشبوو شێرپەنجە هەیە. خەڵکەیە من ئەیناسم دوو خاوەن پێداویستی تایبەت لە یەک ماڵێک ئاژێن. هەوڵتان داوە کە بەهانەیە خەڵکانەوە بچن بە پێ ئەو ئیمکانیەتێکە لە بەردەستانەیە؟ ئەگەر نەچووبین نازانین ڕاست ئەزانین کە چەند ڕۆژێکی تر جەژنەکەگالی هەوڵتان داوە کە لەم بۆ جەژن بۆ هەندێک لەوانەیە خێزانە بێن نەتوان جلی و بەرگ بۆ مناڵەکانیان دابینکەن هیچ شتێکی لەو بابەتتان کردووە؟ پێم وایە بە تەلەڤیزیۆنی کەرکووک لەگەڵمانە بوو ئامادە بوو ئێمە یشێکی زۆر باشمان کرد نزیک دەفتەرێ دۆلار بەس جلوبەرگی جەژنمان کرد بۆ منداڵە بۆ مناڵی بێ باوکەکەم دەرەمەت زۆر باش. کاک علی پشگیرە مادەکان تەنها لەلایەن کەسایەتیەوە یاخود دەم و دەستگای حکوومەتیش لە ناوی دابەشدارە یاخود تەنها هەوڵەکان لەسەر ئاسی تاکە و هاوکارەکانیش تاک ئەینێرێت؟ زانی ئێستا دوێنێ بۆ من هەراوە دانیشتم لەگە هاوڕەکان ماوتمان کاکەوە کۆتاییە ئەبێ ئیشێک بکەین تەلەفۆنمان بۆ برایە کردوتی 50 سەلە هەر خۆم تەلەفۆنم بۆ برادەرێتری کردوتی 75 تەلەفۆنم بۆ دانێ کردوتی 20 تەلەفۆنم بۆ دانێتر کردوتی 25 تەلەفۆنم بۆ دانێتر کردوتی 10 ئێمە پێم وایە بێتەوە ئەم بتوانێ مەسەلەن خواردنی جەژن یاخود ئەم ڕۆژانی ڕەمەزان کە ماوەینەوە نەخێزان دابین کەی بەڕاستی لە ڕێگای تەلەفۆنیەکە پێم وایەوە فەزڵی خۆی گەورێ. ئەو خێزانانەی کە یارمەتیتان داون بەڕاستی تا چنێک بەو بابەتە دڵخۆش بوون کاگالی ئەمەوێ زیاتر باسی هەستی ئەو خەڵکە بکەیت بۆ ئەوی ببێتە هاندانێک بۆ ئەو کەسانی کە یانوێ خێرەکان بگەنن بەدەستی ئێوە. وساس تەنها خواردن نا بەڵکو دەرمان چارەسەر کرێخان و هەموو ئەمانە لە ئێستا ینی من باسی حاڵەتێکە بۆکەم ساڵ پار سەردانی نەخۆشێکمان کرد ئەم نەخۆشە ئیشکەری نەبوو بە تەنیا لەسەر جێگا کەوت لەگەڵ برادێکە وتی تۆ بڵێ من چی بۆ ئەم خێزانە بکەم وتم بڵێ بڕیاردە وتی بڕیاردە وتم خانوو خانوومان بۆ کڕی قەت لە بیرم ناچێ دەبان ئافرەتەکەمان برد نێزانیانی بەڕاستی ئەو تەسەڕی کرد ئێمە کرێ خانوو بۆ بدەین ئێمە بردمانە ژوورەوە کردمان خانگەکەیانی ماڵی تێ نەچوو بوو تازە بوو بردمانە ژوورتمانم خانگەین توایە ئەوە یەکێکە لەو دیمەنانەی هەرگیز لەبیرم ناچێت چکە قورسە ئینسان لە کاتێکە پێ بکەنێ و بگرێت لە یەک کاتە هەم پێ بکەنێ و هەم بگرێت ئەوە یەکێک لەو هەستانەیە بەڕاستی ئەوە زۆر لەوە گەورەترە لە بابەتی خواردنەوەانە چکە هیچ ئیشکەرێکی نەبوو گەورەترین کێشەی مەسەلەن پێدانی کرێخانۆکەی بوو چکۆ خاوەن خانوو و نازانێتەوە هەموو مانگیان دەبێ ئەوە بکەین حاڵەتێکی ترە بوو هەر نزیکی تەلەڤیزیۆنی کەرکووک بوو ئێوارانێک
ئافرەتێک تەلەفۆنی بۆم کردوتی من هاوژینم نییە کوڕم نییە ئەمەش تەنیا سێک چیە بوو هەرهین پیاوێکی جوانی ئەم شارەیە ئەوش دانیشت بووم تەلەفۆنی کردوتی ئەم کلیلی خانووە بۆ تۆ پێشکەشی کێوێکی بکەیتر دامەوە خێزانە ئەوانش بە هەمان شێوە ینی تاکو و چەندێک ینی زیاتر لە ماڵ مانگێک لە خانووەکەیە بوون ئەم ئافرەتە بەردەوام تەلەفۆنی کردی ئێستش باوەڕ ناکەم ینی من خاوەنم خانووە بوو ئەمانە زۆرن حاڵەت ینی ئەم بەیانی یەک ئافرەتێتر تەلەفۆنی کرد وتی تەنها تەلەفۆنم کردو دەستخۆشی بکەم ئەو سەبەتە خواردنەی کە سەرەتای ڕەمەزان پێمانەدا زۆر باش بوو تا ئیستا ماوە تەنها تەلەفۆنم کردو دەستخۆشی یعنی سەبەتانی کە بۆ خواردنەوەی دایانن بۆ تەنها یەک ڕۆژ نییە کاک عەلی بۆ چەند ڕۆژێکە نا ئێمە یەکەم وەج بە پیاوێکی جوان ئەوش دابینی کرد بەڕاستی نزیک 100 سەبەتەی دابین کرد 100 سەبەتەکە لەگەڵ یا زەرفێکی پارە بوو بەشی یەک پاکێجی خواردنەکە چی تایە وساز 10 کیلۆ برنج 5 کیلۆ ساوەر 4 معجون 4 ڕۆن نیسک و نۆک 4 فاسوڵە ینی سەبەتەیەکی زۆر باش لەگەڵی شیا زەرفێکی پارەیتیا بوو 50 بڕی 50,000 دینە بینکارێکی باشە کاک عەلی هێشتا درەنگ نییە بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت هاوکارەکانیان بگەێنن ئەگەر کەسێک ویستی هاوکارەکانی بگەینە دەستڕاگەشتن بە ئێوە یاخود خۆی مەبەستی بێت کە خۆی هاوکارەکان مەدەستی خۆی بگەێنێ ئایاوە ڕێگە پێدراوە لە لای ئێوە یای من بمێ بەدەستی خۆم بەڵام بە هەماهەنگی لەگەڵ ئێوەدا هاوکارەکان بگەێنم ئەزانی ئەوەی لە مێشکی منایە بەڕاستی من ئەڵێم سوود بگەێنە ببەخشە چۆن ئەیکەی بیکە بەڕاستی بتوانن لە معاناتی ئینسانێکم کەەوە خەڵکەی و ساز لەم شارەیە ینی گەورەترین میشکلەی دەرزیەکە خەڵکەیە 40 وەرەقەمان پێداوە باشە هێشتا ناگا پارەی عیلاجی یەک مانگی باشە ئەو جا من ئەڵێم ئەگەر تەندروستیەکی باشتەیە بیر لەوە بکەرەوە کە ناتەندروستە بەڕاستی ئەگەر ئەمڕۆ پارەداری خەڵکێکی زۆر پێویستیان بە پارێ ئەو جا بتوانە ئەم ڕێگایانە تایە ینی ئینسان سربەستە تایە بەڵام ڕێگا جوان و باشەکە ئەوەیە ئەگەر سەحەتێکی باشتەیە یارمەتی ئەوانە بدە کە مەسەلەن ناتەندروستن پارەت هەیە ئەمڕۆ پارەت هەیە سبەی نات بێ بەڕاستی قەرار نییە ئینسان هەمیشە لە بەرگێکا بێ ئەوەیشی کە نەخۆشە باوەڕم وانە هەمیشە لەسەر جێگا بکەوێ پێویستی بە چارەسەر سەرکە کاگاری پرسیارەکە بەشێکی تر بکەین ئێستا کەسێکێ بۆ نە بڕەپارێکی زەکاتی هەیە لە ماڵەوە ئەوێ ئێستا دەری بێنێ 5 ملیۆنە 10 ملیۆنە هەرێک لەو بابەتەیە 50 وەرەقە 60 وەرەقەی ئەوێ پەیوەندی بە ئێوە بکە بەڵام وەک شیرین ئاماژە بێت ئەوێ خۆشی بۆ دڵنیایی خۆی تر نازانم خەڵک حەزەکە ینی ئەتوانێت لەگەڵتان بێ ماڵەکەی پێ ماڵسا ببوورە ڕەنگە ئەوەی من باش نەگەشت بێ ئێمە باسم کردوتم لێژنەکانی ئێمە سەردانی گەڕەکەەکانی سێکە ینی بۆی ینی بەیەکی بەسمەوە بۆی ئەو کەسی کە سیرەکە تۆزە دڵنیایی هەبێ سیکە ئێمە لێژنەکانمان کە چوونە سەردانی ماڵەکان پێم وتونە توشببووی شێر 50 ئەوراقەکانی تەماشاکەن بزان دکتۆرەکەی کێیە زایدەن ئەو مناڵانەی کە بێ باوکن هەموو ئەمانە جگە لە بەشە مەسەرەن خۆراکەکە کە پێیانە درێ ئەمە مەسەرەن جانبێکی ترە بەڵام دیوەکەی تری لاکەی تری ئەوەیە توشببووی شێر 50مانەیە مناڵی بێ باوکمانە ئێستا ئێمە مەرحەلەی خواردنەکەمان بڕیوە جلوبەرگی مناڵەکانمانش دابین کردو ئەوەی ماوە ئێستا ئێمە ڕێژەیەکی زۆر توشببووی شێر 50مان لایەوە ئەوانەی کە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەتن ئەمانەمان جیا کردوێتەوە بە قایمەیە لامان هەر کەسێک پێویستی پێبوو ئێمە ئەو نەخۆشانەی ینی عینوان و ژمارە ئەو نەخۆشانەیە یان پێدەین کە بەڕاستی پێویستیان بە یارمەتی ینی خۆتان لەگەڵ یا ڕۆن مەرج نییە پێویستی پێبێ هاوڕیانی ئێمە لەو خۆیان بەزیاد بێ ئەو هەموو کۆمەڵە گەنجە خۆبەخشە بۆ ئۆتۆمبیلی خۆیان ئەی بەنە لای نەخۆشەکە ئەی بەنە لای ئەو کەسێک کە توشببووی شێر 50 من بەڕاستی من پێم خۆشە وەکو عەلی پێم خۆشە کەس پارە نەداتە دەست خەڵکی ترەوە وەرە ناوتەوێ ژمارەتەوێ عنوانتەوێ فەرموو من ئەدەمێ باشە خۆت بڕۆ بیبینە بۆی هەم دیوێک دوو دیوە بەڕاستی دیوێک لە ڕووی دەرونیەوە میسانە ئەڵێ زانیم پارەکەی من گەشتەچ باشە دوو ئەوەیە ینی بتوانێت ئەم ڕێگایە یان ئەم نەخۆشە ئیتر لە هینی ئێمەش بێتەوە مەسەلەن ڕەنگە دایانی حاڵەتی وای ئەگرێتە ئەستۆی خۆی ئەستۆی خۆی ئێستا خەڵکەیە لێرە لەم نزیکانەیە برادەریە
بردوومەتە ماڵێ ماڵەکەی بینیوە چەند ساڵە کرێی خانووی ئەو ماڵە ئەو برادرایدا باشە دایان حاڵەتی تری لەمانەیە بۆیە هەم تر لە ڕووی دەرونیەوە میسانت ئەزانی ئەم پارەی بۆی شۆڕۆشتەوە بەڵام بیداتە دەست کەسێکەوە ڕەنگە یاری من خۆم بەڕاستی هاوڕیانم شادیەوە دەن هەر کەسێک دیناری بعد دەست منەوە ڤیددیۆ ڕستمەوەی بۆکەم ئەم شەو برادێک پارەی زەکاتی هێنا یەک هەمووی پیشانیم داوە و تێدی کاکە پێویستنەوت من ئەمە ژمارە تەلەفۆنەکەی ئەمە حاڵەتەکەی ینی ئەم شەو یارمەتی خەڵکمانداوە لە ماڵەکە دوو توش بووی شێرپەنجێ بەڕاستی قورسە باوکە نەبێ ئیشکەرشت نەبێ لە ماڵەوە دوو توش بووی شێرپەنجەتە بێ کرێچیش بی زۆر باشە کاک عەلیجان سپاس بۆ تۆ کۆتاییە شتێکت هەیە و تێک کتێبی لە کێمە نەمانوت بێ و پەیامێک بۆ ئەو کەسانەشی کە بەڕاستی هەم پارە و پێداویستەکانی خۆیان ئەگەن بەدەستی تۆ هەم ئەو گەنجانەشی کە لەگەڵ تۆن بەڕاستی سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە کە ئێوەش بەشێکن لەم پرۆسەی هاوکاری و یارمەتیدانە و کارە ئینسان دۆستیانە چکە ئێوەش لەگەڵمانان بەڕاستی کەرکووک ینی موچەخۆری هەرێم ژیانی خراپە بڕاستی خەڵکێک هەیە کە موچەی نییە یەک پەیام ینی هیوادارم بگات ئەوەیە کە خەڵکێک هەیە لە کەرکووکە ڕێعایی هەیە بەڵام شایستەی نییە ینی هیوادارم هەنگاوێک بێتە دووە بیرکاتەوە ئەوانەی کە سەدان و هەزاران هەیە لەم شارەیە پێویستیان پێێتی و داواکارم حکوومەت بەدا چوونێک بک بۆ ئەو بابەتە بەڕاستی بۆ ئەوەی ینی ئەو خەڵکانی کە حەقییانە هەیان بێوە نییانە خەڵکێکش حەقی نییە هەیبێت و هەیەی بەڕاستی ئەمانە بکرێ باشە ڕەنگە کەمێک لە معاناتی ئەو خەڵکە کەم کاتەوە و دوا پەیامەوەی چەند ڕۆژێک ماوە ئەگەر لە شوێنێک مناڵێکی بێ باوکش کە بەی دڵخۆشیکە ئەگەر نەدارێک نەخۆشێک نەبوویەک و سەردانی نەخۆشخانەی شێرپەنجەی شاری کەرکووکەن بۆ ئەوانی کە خوا پێداون بتوانن ئاها هەنگاوێک بچنەوە لەوێ دنیایەک مرۆڤی جوانی لێ سڕاعەکەن لەگەڵ مردون ژیانە هیوادارم سەردانی ئەوێ بکەن هەم لەوە تێ بگەن خەڵکێکەکە لە چی بارودۆخێکایە و خەڵکێکەکە لەوێ بەڕاستی پێویستی بە چارەسەرەوە لەوێ دەست ناکەوێ و بتوانەوە مناڵانەی بێباوکن دڵخۆشیان کەن خی گەورە هەمولایەک دەرد بەڵا زۆر سپاس بۆ عەبدوڕەحیم لە پرساوی دەستگای خێرخوازی کەرکووک بەڵای زان خۆشەویستان تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەش کردن بە هیوام ئێوەش لە هەر شوێنێکن دڵتان خۆش بێ ڕۆژی هەمولایەکتان قبوڵ ئامین ئینشاءالله هەتاکو دیدارێکی تر و بەرنامەیەکی ڕۆژانی